هەردوویانەی نەورۆز و زاخۆ زۆر بە قورسی سزادران و جەماوەرەکەشیان بە هەمان شێوە سزادران. زۆر داواکرا کە شەڕ و ئاژاوە لە یاریگەکان نەکرێت و جەماوەر پابەند بن بە ڕێنماییەکان و بە هاندانی بەرزی وەرزشی. بەڵام ئەوەی کە لە یاریگای نەورۆز ڕوویدا ئەنجامەکەی خراپ کەوتەوە، ئەمڕۆ فیدراسیۆنی تەوپی عێراق بڕیاریدا کە سزای قورسی هەردوویانە بدە. ئەوانیش جەماوەری هەردوویانە تا کۆتایی ئەم وەرزە بۆیان لە یاریەکانی یاریگای خۆیان ئامادە بن. هەردوویان هەرێکەی بە بڕی 25 ملیۆن دینار سزادران. هەروەها بڕیارێکی زۆر سەرنجڕاکێشی ئەویش ئەوەیە کە ئەو هاندەرانەی ئەو کەسانێک کە لە ڕووداوەکانی یاریگەی نەورۆز بریندار بوون بۆیان هەیە سکاڵای یاسایی تۆمەرکەن داوای قەرەبوو بکەن. ئەمە بڕیارێکی نوێیە لە مێژووی تۆپی پێی عێراقدا کە لەسەر جەماوەر و لەسەر ڕووداوە وەرشیەکان دەربچێت. سزای دیکەشەیە سەرپەرشتیاری یاریەکەش تا کۆتایی ئەم وەرزە لە بەڕێوەبردنی یاریەکان دوور دەخرێتەوە و هەروەها چەند سزایەکی دیکەشەیە کە دەتوانن لە وردەکاری ئەم هاوڵان 1964 دۆتکەی ئاردی بیخوێنەوە.